هەندێک ئەم کاتت باش لە شاری دوبەینا ماوەی 2 ڕۆژە کۆنفرانسی پایزەی دوبەی لەژێر ناونیشانی پێکەوە عێراق بنیاد دەنینەوە دەستی پێکردووە کە لەم کۆنفرانسە ژمارەیەک لە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق و ژمارەیەک وەبەرهێن و بازرگان بەشدارن. ئەم کۆنفرانسا کە چەند پانێڵێکە بۆ پانێڵ ڕۆژ یەکەم باز لەوە دەکرد کە چۆن بازرگانی و خوێندن پێکەوە گرێ بدەین بۆی کەوا بتوان پێکەوە سوودیانە بێت و بتوان هەلیکار لە بازار پەیدا بکەن لە ڕێگەی خوێندن و بازرگانیەوە. پانێڵی دووەم کە ئەمڕۆ دەستی پێکرد کە دکتۆر محەممەد شوکری و پێشتر وتارێکی و وتاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی خوێندەوە وتارەکە تایبەت بوو بە ئەو دەرفەتانەی ئەو بارانەیەوە ئەو کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ باری بازرگانی و وەبەرهێنان هەیەتی و لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستاندایە. دواتریش پانێڵێک هەبوو کە دکتۆر محەممەد شوکری باسی لەوە کرد کە ڕێگاکانی بازرگانی و وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بوو. لەگەڵ دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنان کە بە نوێنەرێت سەرۆکی حکوومەتیش بەشدارە لە کۆنفرانسەکە زیاتر قسە دەکەین. دکتۆر ئەم کاتت باش وردەکاری ئەم کۆنفرانسە بۆ بواری وەبەرهێنان بازرگانی لە هەرێمی کوردستان چه سوودێکی دەبێت؟ طبعا ئەمە کۆنفرانسی ساڵانەی IBBCە با بڵێن جۆرێکی مشترەکی بازرگانیە ئەنجومەنێکی بازرگانی مشترەکە لە بین عێراق و بریتانیا بەناوی IBBC. طبعا ئەمە مجموعەیەکی زۆر لە مستەثمرین لە هەرێمی کوردستان لە عێراق لە بریتانیا تێدا بەشدارن لەو ئەنجومەنە. کاریگەری ئەوەیە کە خەڵکێکی زۆر لە مستەثمرین لە هەموو وڵاتان پێکەوە لە شوێنە کۆ دەکاتەوە و مناقەشە لەسەر کاروباری وەبەرهێنان و بازرگانی دەکرێتە بە بەشداری حکوومەتەکان. طبعا ئەم جارش لە ئەو کۆنفرانسی ئەم جارە ساڵانەیە و ئێمە بەشداریمان کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە چەند فرسەتێکی ئیسtismاری کە ئەمڕۆ عەرزمان کردن لەوێ و یعنی ئومێد دەکەین نەتائیجی هەبێتن چونکە جگە لەو کۆنفرانسە لە با بڵێن لە پشت ئەو مێزانەی کە لە کۆنفرانساک و چەندین وەبەرهێنەرمان بینیوە خەڵکی ئیمارات خەڵکی سعودیە خەڵکی قەتەر خەریکن داوەتمان کردینە بینە هەرێمی کوردستان و ئینشاءالله نەتائیجی ئیجابی هەبێتن و دڵنیاشم لە ڕابردوشدا ئەوانەی کە ئەندامن لە IBBC وەبەرهێنان لە هەرێمی کوردستان هەیە و تەجاربی ناجحیشیان لە هەرێمی کوردستان هەیە. ئینشاءالله بتوانین لە داهاتووشدا پرۆژەی زیاتر هاوکاری زیاتر لە بواری استثمار لە بواری تیجارەت لەگەڵ ئەم وەبەرهێنەرانە ئەنجام بدەین. دەرفەتەکانیان کارنامەی حکوومەت لە بواری وەبەرهێنان و بازرگانی خستەڕ و بازرگانان وەبەرهێنان بۆم بابەستا قسەیان لەگەڵەوە کردووە ئامادەن بێن بۆی کەوا لە کوردستان وەبەرهێنان بکەن؟ بەڵێ بە دڵنیایی بەشێک لەوانەی کە ئەمڕۆ لە پانێلەکان حاضر بوون لە منتەداکە حاضرن یعنی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان هەیە و خۆشیان باسی تەجروبەی ناجحی خۆیان لە هەرێمی کوردستان دەکەن. بە دڵنیایی چەندین داواکاریمان بۆ هاتووە کە دەیانەوێت سەردانی هەرێمی کوردستان بکەن لە هەموو بوارەکان ئەوانەی کە ئێمە عەرزمان کردن. ئێمە ئەمڕۆ سبای چەندین کوبنەوەی ترمان هەیە لەگەڵ خەڵکێک دەیانەوێت لە بواری خەستەخانەکان لە هەرێمی کوردستان ئیش بکەن لە بواری دروستکردنی هۆتێلە لە بواری کشتوکاڵە لە بواری دروستکردنی کار طبعا ئەمانە هەمووی ئینشاءالله ئەگەر ببنە کار لە قازانجی ئابووری هەرێمی کوردستان دەشکێنەوە و ئێمەش یارمەتیان دەدەین یعنی تەسهیلاتیان بۆ دەکەین بۆی بتوانن ئەو پارەی کە هەیەیان بینن لە هەرێمی کوردستان سەرمەگوزاری پێ بکەن. بەخێر بێن. هەندێن سپێش کۆنفرانسەکە بەردەوام دەبێت هەر بابەتەکان بواری بازرگانی دەرفەتەکان و ئەو ئەستەنگانەشین چۆن چارەسەر بکرێن لە بواری وەبەرهێنان لە وزە لە تەواوی سێکتەرەکانی دیکە لە عێراق و هەرێمی کوردستان و لێرەش بەرپرسانی باڵای عێراق و هەرێمی کوردستان ئەو ڕێگە چارانیان خستە ڕوو کە چۆن دەتوانن وەبەرهێنەران ڕوو لە عێراق و هەرێمی کوردستان بکەن بۆ زیاتر وەبەرهێنان لە تەواوی سێکتەرەکانی هەرێمی کوردستان لە گەشتەکانی دیکە و لە ڕۆژانی دووکە بەردەوام دەبین لە ڕۆماڵی و کۆنفرانسە بۆی کەوا زیاتر ئەو دەرفەتانە بخرێتە ڕوو کە وەبەرهێنەران ڕاکێشن بۆ عێراق و هەرێمی کوردستان.